42 کیلۆمەتری ڕێگای نێوان سۆران برادۆست 2 ساڵ بەر لە ئێستا بڕیار وابوو هێلکاری و هێماکانی بۆ دروست بکرێت بەڵام دوای 730 ڕۆژ ئەم بڕیارە جێبەجێ نەکرا لە وەرزیستان لەم ڕێگایە گرفتی زۆر بۆ شۆفێران دروست دەبێت ولی کرد با شوفری های اویدی نینه یعنی هنده شارزانینه جاده یه هنده نینه چیانه و بیمتا جاده رئیسی نیه ایلا افتشتانه بو کربان هیما هندک جا هیما لینینن ایلا بو شوفر آدان آبان با شوفریت که دیپ هیما یا وان تشتانه چیدن حقا بو دان آبان زادش خطی سپیلی بدرێ تەموم و باران و بەفردێ لێ و منتقەی ڕێکە ناخۆشە باشترە ینی شفێر باشتر دەبینن ئەگە خەت و شتی لێ بدرێ سپی هەدیکو زۆر تووشی گرفت دەبن بە تایبەتی سایقان دستانە وەڵاهی لەبەر ڕێنمایی هاتووشوی لێ نیە هیچ پێوە دیارنی ئەو جادە زۆر خەتەرە تەماشەی ئێستا هەتا چیە برێم مەسەلە تا سیاسی دەکا بە تایبەتی لای سەری بەردی ئەوانە هەمووی خەتەرە لە وەرزی زستان مەودای بینین لێرە کەمتر دەبێت لە 2 مەتر بەهۆی دروستبوونی تەمومژی چڕ و زۆری بارینی بەفر و باران نەبوونی هێما و هێلکاریش لە ڕێگاکەدا هەموو شۆکارانی نیگەران کردووە ئامانچکە ڕێگەیەکی پڕ لە مەترسیە بە تایبەتیش لە کاتی زستاناندا کە ئاستی بینین بە کەمتر لە چەند مەترێک کەمە بێتەوە بەڵێنی ئەوە دراوە کە لە ئەم ساڵە پشتیوان بەخوای گەورە هێلکاری ئەم شەقامە بکرێت و چاوەڕێی وەڵامی ئەوانین لە وەرزی زستان سەرڕای سەختی ناوچەکە و خراپی ڕێگاوانەکان و هەبوونی تەمومش بەهۆی بەفربارینی زۆر گەشتیاران لە خوار و ناوەڕاستی عێراق سەردانی ناوچە گەشتیاریەکانی برادۆز دەکەن وڵات حەسەن کورسات نیوز برادۆست